بەخێر بێن بۆ تۆماری دەنگی باسی بکەین کە لەلایەن لاها پێشکەش کراوە. سەکۆیەکی ئۆنلاینە کە کچانی هەرزەکار و ژنان تیایدا دەتوانن زانیاری دەربارەی تەندروستی و سەلامەتی و خۆشگوزەرانی خۆیان وەربگرن. ناوەڕۆکەکانمان لەسەر بنەمای زانیاری زانستی دانراون و تەنها بۆ مەبەستی فێرکاری. بۆ مەبەست لە بابەتەکان ئەوە نییە کە ببنە جێگرەوە بۆ ئامۆژگاری یان چارەسەری پیشەگەرانە. من ناوم سەیرانە. لێرم بۆی قسەت لەگەڵ بکەم دەربارەی ڕەزامەندی سێکسی. وەمانای چییە بۆ پەیوەندیەکەت یان دۆخەکەت؟ ڕەزامەندی سێکسی بۆ کچان واتای چییە؟ پێویستە بزانیت کە یاسا هەیە سەبارەت بە تەمەنی ڕەزامەندی سێکسی. واتە مرۆڤ پێویستە تەمەنی چەند بێت بۆ ئەوەی ڕەزامەندی لەسەر سێکس بێت. ئەم یاسایانە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر و ناوچەیەکی تر جیاوازە. ئەم جۆرە یاسایانە بۆ پاراستنی منداڵانی خوار تەمەن 18 ساڵ، کەسانی کەمتر لە 18 ساڵ لە کەسێکی گەورەتر بوونیان هەیە. گەورەکان فشاریان لێ دەکەن یان ناچاریان دەکەن بۆ ئەنجامدانی کردەوەی سێکسی. تەنانەت ئەگەر کچێک ڕێگە بدات بۆ چالاکی سێکسی لەگەڵ کەسێکی گەورە و بزانێت کە بەلایەوە ئاسایی نەبووە، ئەمە هەرگیز واتای ڕەزامەندی نییە. کچ هەرگیز بەرپرسیار نییە. ڕێگەدانی کچ هەرگیز بیانووی گەورە یان هەرزەکار ناکات کە بەرپرسیارەتی تەواوی کاردانەوەکە لە ئەستۆ بگرێت. هەمیشە لە ئەستۆی گەورەکەدایە کە سنوور لەگەڵ منداڵان و هەرزەکاران دابنێت. ئەی ئەگەر کچان هاوسەرگیری بکەن. کاتێک کچێک لە خوار تەمەنی ڕەزامەندیەوە بێت، سێکس بە ڕەزامەندی نییە و پێویستە بەلاقەکردن هەژمار بکرێت. بەڵام لە زۆرێک لە وڵاتان یاسا هەیە کەوا دەکات کەسێکی پێگەیشت و سێکس و بەرکەوتنی سێکسی لەگەڵ منداڵێکدا بکات کە تەمەنی لە خوار تەمەنی ڕەزامەندیەوە بێت، ئەگەر ئەو کاتە هاوسەرگیری لەگەڵ ئەو منداڵەدا کردبێت. بەڵام ئەو کچانەی کە هاوسەرگیریان کردووە هێشتا مافی ئەویان هەیە بە هەر هۆکارێک بێت بڵێن نەخێر بۆ چالاکی سێکسی. لەوانە هەستکردن بە نائاسوودەیی، ئامادە نەبوون یان نەویستنی دووگیان بوون. لەبیرت بێت مافی ئەوەت هەیە بۆ هەر جۆرە سێکسێک بڵێیت نەخێر. تەنانەت ئەگەر سەرەتا ڕازی بوویت بۆ ئەوەی سێکس بکەیت، بەڵام دواتر بیرۆکەکەت گۆڕی. ڕەزامەندی سێکسی بەواتای وتنی بەڵێ دێت. هەر چالاکێکی سێکسی بەبێ ڕەزامەندی دەستدرێژی سێکسیە و دژی یاسایە. ئەگەر پرسیاری ترت هەیە یان دەتەوێت قسە لەگەڵ کەسێک بکەیت، دەتوانیت سەردانی laha.org بکەیت بۆ پەیوەندیکردن بە دابینکەرێکی خزمەتگوزاریەوە لە ڕێگەی کلیککردن لەسەر دۆزینەوەی خزمەتگوزارەکان یان بۆ گەڕان بە دوای بابەتی زیاتر بە بەکارهێنانی ئەرکی گەڕان.